سڵاو ئازیزان ئەم کاتتان باش. گروپی دەوڵەتی ئیسلامی داعش چەند ساڵێکە لە عێراق و شام شکستی پێهێنراوە، بەڵام کاریگەریەکانی ئەم گروپە لەسەر ئەو کەسانی کە ئەزمموی دڕندایەتی گروپەکەیان کردووە هەر بەردەوامە. ئەمڕۆ لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە چیرۆکی کەسێکتان بۆ باز دەکەین کە ئەم کەسە بۆ نزیکەی ساڵێک لە ژێر دەستی داعشدا بووە. بەڵێ ئازیزان، میوانی ئەم جارەمان مەسعود عەقیلە. مەسعود لە ساڵی 2014 لەلایەن داعشەوە ڕفێنراوە و بۆ ماوەی ساڵێک لە ژێردەستی داعش بووە. کاک مەسعود، سەرەتا سوپاس دەکەم بۆ ئەم دەرفەتە کە بە ئێمەت بەخشی. دەمەوێت سەرەتا بالەوە دەست پێ بکەین. جەنابەت لە ساڵی 2014 لەلایەن داعشەوە ڕفێنرا بووی. دەمەوێت بزانم بگەڕینەوە ئەو کاتە ڕفاندنەکەت چۆن بوو، چۆن داعش تۆیان گرت؟ بەێ گەلێک سپاسش بۆ بە خوێندنێ. بویەر مەها 12 بوو ساڵە 2014 دوێ دەمێدا گەل کەناڵە کوردی مەکار دەکرد وەکو تیمە شۆپاندنا بویەران لە ڕۆژاوای کوردستانی. یەکێک ji ئەرکێمە ئەو بوو دارخستنا هەفپەیڤینێکی لەگەل سیاسەتمەدارێکی لە هەرێما ڕۆژاوای کوردستانی لە باژارێکی بچووک باژارۆکێک ژێرە دەبێژن تەلالۆ لەسەر ڕیا کار ئەم ڕاستی پاترۆلەکە داعشێ بوون و ئەوانە لەڤەگرتە بوون ئەو کەمین ژە چی کەسیرە کۆدوەرە دەرباس ببە مخابن شەنسێمەی خراپ ئەو بوو کۆ ئەم ڕاستی وێ کەمینێ بوون و ئەم تێدا هاتن گرتن. ئێوە چەند کەس بوون؟ ئەم دوو کەس بوون، هەفکارێم بوو ناوی فەرهاد هەموو بوو و ئەس بوو. باشە، کاتێکە لەلایەن داعشەوە گیران ئێوەیان بۆ کۆ برد ئەوان؟ دەما ئەم گرتن مە نزانی بۆ مە ببن بکوڤە تەڤوو ساژی واژی نەگوتوێ مە ببن کۆ لێ دەما ئەم vەگوهستن زندانی دیار بوژمارە کۆ ئەم برن باژارۆکێکی ژێرە دەبێژن تلحەمیس کۆوێ دەمێ دەبن دەستی داعشێ دەبوو. بەڵێ کە ئێوەیان بردە ئەو زیندانی کە وەکو باسێکی داعش لەوێ خەڵکی تری لێبوو یا هەر ئێوە بوون بە تەنها؟ دەستپێکێت ئەم تەنێ بوون لێش دوو ڤرەمە خستن زندانی لەگەل کەسێن سڤیل یەن وێ دەڤەریەن کۆ هاتنە گرتن. بەڵێ ئەو کەسانە ژن و منداڵیشی تیا بوو یا هەر پیا بوون؟ لوی باژارۆکی تنە بوون ژن و منداڵ لێ لە ڕقایە دەما ئەم vەگوهستن ڕقایە دوێ دەمێدا پایتەختە داعشێ بوو ژن و منداڵ دوێ زندانێت هەبوون بتایبەتیژی ژن و منداڵی میزیدی کوردێن ئێزیدی. بەڵێ کاک مەسعود، دەمەوێت باسێکی زیندانەکەمان بۆ بکەی. ژیانتان بۆ ئەو ماوەی کە لە ژێر دەستی داعش بوو چۆن بوو، چۆن مامەڵەیان لەگەڵاکردن؟ بەێ ئەس پڕ ڕاستی وێ پرسید بمش بەر نایە بەرچاوێک کەسی بێڕەوشا زندانە چاوە بوو دوێ دەما کۆ هەرێم بن دەستی داعشێ دەبوو ji hêla xwarinê ve xwarin qet nebû yanî perçak nan bû rojane ji hêla eşkencê ve eşkence pir zor bû bi taybetî ji ber ku em Kurd bûn eşkence li ser me dihat kirin bê zêdetir ji pêkhateyên diniyê ku zindanê de. باشە، ئەشکەنجەی شێوازی ئەشکەندەکان چۆن بوو؟ ینی ئەشکەنجەی جستەیی بوون یان دەرونی بوو زیاتر؟ هەردوو جۆرەژ ئەشکەنجێ بوون یە جەسەدی و یە دەرونیژی ینی لێدان زۆر بوو بە تایبەتی لە زیندانە ڕقایش بەر ئەو پایتەختە داعشێ بوو و هێلا دەرونیدا ینی ڕۆژانە تهدید دکردن من و هەموو کەسێن دنیەن زیندانێ de کۆ ڕۆژانە 10 جارانیان 15 جارات گوتن ئەمێ ئیرۆوە بکوژن یان 10 دقیقە دنیان 1 ساعتن ینی ئەم ڕاستی هێدی ئەم مەناس کرد و ئەف بتەنێ دخوازن مۆراڵێمەتێک بخینن. باشە، لەو ماوەی کە تۆ لە ژێر دەستی داعش بووی هیچ هیوایەکت هەبوو بەوەی کە ڕزگارت بێت؟ بڕاستی ناوم و نەفسامد هێوی قەت نەبوو لێ هەندێک جاران متگوت ئەگەر هێوی هەبە هێویامت مرۆڤێ و هەواڵێ من دەیە هێویا من هێزێ کوردی دەیە ئەگەر ژیانە من گرنگ بە وەکو کورد وێ تشتێکی بکنج بۆ ڕزگارکردنا من و ئەو هێوی ڕاست دەرکەت. بەڵێ ئێستا دینە سەر ئەوەی کە چۆن ڕزگارت بوو باس لەوە شەکەین، بەڵام پێش ئەوەی بێمە باسی ئەوە دەمەوێت بزانم کە سوکاری تۆ ئاگیان لەوە بوو کە تۆ لە ژێر دەستی داعشی یا هیچ پەیوەندیەک هەبوو لە بینی تۆ کە سوکارەکەت؟ بەێ پەیوەندی قەت نەبوو ناو من و مرۆڤێن مدە مالباتە مە تایبەتی هەفتیا یەکەمدا قەت نزانی بوون بێ ئەز لە کیژان li ku me yan kê ez zindan kirim yan ez hatime revandiniyan na yan ez hatime kuştiniyan na lê heftiya di dwa de me hewl da ez têkiliyê li gel kesekî bikim di zindanê de ku wê ew derketiba ji zindanê sivîl bû xelkê deverê bû wîna
جامێرتی کرد شتێکی باش کرد دەرکەوت و کۆنتاکت لە مالباتا من کرد پەیوەندی لۆ دەلواگرێدا و گوت کۆ ئەس هاتمە ڕەڤاندن زندانی داعشێدا. بەڵێ ئەو کەسانی تری کە ئێستا باست کرد پێکهاتەی تریش هەبوون لەوێ ئەو کەسانی تری کە لەوێ دەستگیر کرابوون لەگەڵ ئێوەیە جگە لە کوردەکان ئەو خەڵکانی تر کێ بوون کە دەستگیر کرابوون؟ بەلێ بتایبەتی کورد بوون دە ئاستا دووەم خرستیانین دەڤەرێ بوون خرستیانین باژارێ تلتەمرێ خرستیانی مووسڵێ عەرەبژی هەبوون عەرەبێ کۆ قبول نەکردن دبن دەسەلاتداریە داعشێ بژین و تایبەتیژی ئەشکەنجا زۆر هاتکردن سەر کوردێن ئێزیدی ji ber دوێ دەمێدا فەرمان هاتبوو فەرمان ڕاببوو دژی شنگالێ و پڕ کوردێن ئێزدی هاتبوون گرتن تەباخە 2014 پشتی وێ سێ هەیڤاز هاتم ڕەڤاندن و دووردە منوانان دیت ئەو قەیس کەسێک کۆ دە تەباخێتە هاتبوون دەستگیرکردن منوانە زندانی دەدیت لە ڕقایە. باشە هیچ کات بە ئێوەیان وت ئێوەیان لەبەرچی دەستگیر کردووە هیچ با بڵین پەیوەندیەک هەبوو پەیوەندی قسەکردنیان لەگەڵ ئێوە پێتان بڵێن بە چ هۆکارێک ئێوەیان لێرە ڕاگرتووە؟ بتەنێت کورد بە ئەو مەزنترین تۆمەتە یعنی ئێس تاوانبار بووم ژبەر گۆز کورد بووم ژبەر دوێ دەمێدە وەکو ڕۆژنەمەڤان من کار دەکرد لە کەنالەکە کوردی و ژبەر گەلک سەدەمێن کۆ ئەوە ینی مسلمانتیا هەر کەسی قبول ناکەن و ئەس بخوا ژبەر ئەزنە مسلمانم ئەف مەزنترین تۆمەت بوو ناس دەکردن کۆز باوەریام چ ئۆلێ نایە و ئەفژی لە باوە ناوەک دەبێ خێزەکە سۆرە ئەگەر نەباوەەر بە بتشتێکی. بەڵێ پێمان بڵێ چۆن دەربازت بوو لە ژێر دەستی داعش؟ چاوە دەرباست بوو زەحمەت بوو بگشتی بڕاستی دەستپێکێ تا ینی دهەیڤێ دەستپێکێ پڕ زەحمەت بوون ژبەر کۆنتاکتام لەگەل کوردیتر نەبوو ژبەر من و هەفکارێمیش هەفتوو ڤەقەتان دەبوون بدوورە لە ڕقایم 100 ڕۆژ بتەناخوا زندانە تەکانە دە من دەرباز کرد ئەوژی ڕەوشک تایبەتی پڕ زەحمەت بوو ئەشکەنجە دووردزێدە بوو لێ پشتی 160 ڕۆژی تقریبا نستکارم بێژم ئەس vەگوهستم زندانێکێدن لە هەرێما حەلەبێ لە بابێ بوو باژارێکی ژێر دەبێژن ملور من جارە یەکەم من کوردی هەرێما خوا دیتن زندانی دەبوون ئەز وانە خستن یەک ژوورێدە لور هەست مۆراڵێ من هەنێکی بلند بوون ژبەر من دیت ئەز نەتەنێمە کوردندن لە دۆرا منن مە هەفتوو بەهێز دکرد ینی دووردە هەنێکی ڕەوش باشتر بوو مۆراڵێ هەفتوو بەهێز کردن لێبەری وێ پڕ زەحمەت بوو. بەسمەوەی کە ئازادکردنەکەتان چۆن بوو چۆن لە پاشان ئازادکران؟ ڕاستە ئازادکردن هەر ئێمە هەندڕێ زندانێدا هایەمەژێ نەبوو لێ دەروی زندانی تێکیلی چێت بوون دڕیا کەسێکی ناوبەرە دناو هێزن یەکنیەن پاراستناگەلدە و دناو ئالیەتن دەداشێ کەسێک ناوبەر هەبوو هەول دەدات ناوات بچە وەرە داکۆ دیلان بە هەفتوو بگوهارینن لێ هایە مەژوەیەکی نەبوو ناوا زندانێدا پشتی 280 ڕۆژی ئەو هەفگوهارتن چێ بوو و ئەم هاتن ڕزگارکردن بەرامبەری چەند تەرۆریستێن داعشێ کە وەرن بەردان بەرامبەر ینی ژیانەمە بەرامبەری ژیانەوەنە هەر وا بوو ڕزگارکردن. و پاش ئازادبوونت با بڵین لە ژێر دەستی داعش تۆ چیتە ئەڵمانیا و ئێستا لە ئەڵمانیا دەژیت؟ ڕاست. بەڵێ ئێستا جەنابەت وەکو با بڵین ئەندامێکی کۆمەڵگەی مەدەنی لە ئەڵمانیاوە هاتووی بۆ ئەمریکا وەکو وەفدێک هاتووی دەتوانی پێمان بڵێ بە چ لە وەفدێکی چۆن هاتووی و کارەکەت لێرە چۆن بووە؟ بەڵێ پشتی ئێزگام ئەڵمانیا بێگومان ئەو تشتێک و سەرپێهاتیا گوچێ بوو لەگەل من بوو مۆتیڤیشنێک کۆ دەست بێتر پێشوە بچم و بتایبەتی پاراستنە مافێن مرۆڤان دەژبەر ئەو تش نەبتەنێ بسەرێ من هات بسەرێ هەرێمێ تەودیات ملیۆنن کەس دبن باندۆرا خراپیان داعشێدە ڕەوشاوان خراپ بوو ژبەر فەیەکێ ji 2019 de stikarim bêjim me dest bi xebata mafê mirova kir û me dest bi çalakiyan kir her wihaz anha endamê desteya rêveberim di saziyeke civaka sivîl bi navê Izdîna ku em li Rojavayê Kurdistanê projeyan birêve dibin projeyên girêdayî polîtîkê û projeyên civakî li ser erdê û ew proje jî bi hemahengî li gel Wezareta Derveya Amerîkayê ne û ji ber ku ez li Almanyayê me şan dekate durustkirin ji kesên ku civakan sivîl de kar dikin ku bi eslê xwe ne ji Ewropayê ne lê li Ewropayê dijîn ew şan ji hêla
فەرمانبەرە کاروبارên derve یان یەکیتیا ئەوروپا هاتە birêve birin û duê de em hatin civandin nêzî 11 kesan û em hatin veguhestin bo Amerîkayê bi taybetî bajarê Atlanta li eyaleta Georgia ji ber serpêhatiya kemîneyan û kêmnetewan li wir jî serpêhatîk heye. بەڵێ ئەو کەسانی کە لە ئەمریکا لەگەڵیان وتوێشتان کردووە و ئاڵوگۆڕی بیرروڕاتان کردووە کێ بوون ئەو کەسانە؟ ئەم لەگەل بتایبەتی لەگەل کەسێن سیاستمەدار یەن پارتیا دەموقرات جوینێن مەبوون و هەروها gelek rojnamevan hin ciwanan di kanala CNN dikar dikin li baregeha sereke ya kanala CNN li Atlantayê min gel wan civiyan ew rojnamevan bisporin bi şopandina rewşa kemnetewan û kemîneyan û giring bû ji min re ez wekû Kurd li wir beşdar bibim da ku em vê serpêhateya ku dibe merov bibe wek pirekê bêje ji kesên din re êşa deverê çi ye li Rojavayê Kurdistanê bi taybetî û li Kurdistanê bi giştî û her wiha kemîneya Êzidî di nav civaka Rojavayê Kurdistanê de ku li hin bajarên dagirkirî ji hêla hêzên İslamî tundrew ve û ji hêla artêşa Tirkiye ve pir binpêkirin li dijî wan tê kirin me xwest em van binpêkirinan yên belgekirî ji hêla me ve em tevdan radestî layînên peywendîdar bikin li Atlantayê. بەڵێ باشە دەزانم تۆ کتێبێکیشت لەسەر بەسەرهاتی خۆت وە کاتی زیندانیکردن لەژێر دەستی داعش نووسیوە ئەو کتێبەش بە زمانی ئەڵمانیە و بەر لەو توێژەکە پێدراگەیانم کە کتێبەکە هەروەها بە هۆڵندیش وەرگێڕاوە بۆ زمانی هۆڵندیش دەمێ و بزانم بۆ هەوڵت نەداوە کتێبێک بە کوردی بنووسیت کە بە خەڵکەکەی خۆت بڵێ کە چیت بەسەر هاتووە. بەلێ بێگومان ئەو خەونا منە کۆ ئەس بە کوردی بنویسم و ئەس بە کوردی دکارم بنویسم لێ پرسکرێک ئەو بوو ساڵە 2017 دا پشتی کۆ بە ئەڵمانی هاتە بەلافکردن و هاتە وەرگێراندن هۆلندی ji şert û mercên weşanxanê ku hin hevpeyvîn li gel medya çê bibin û ez di wê demê de pir ji min re zehmet bû di yek heyvê de pir hevpeyvînan bikim ji ber wisa min ji wan re got min ne romanek nivisandiye min serpêhatiya xwe yê wekû kes nivisandiye min hinekî zehmet e ez dubare bikim di gelek caran de ji ber wisa min ez rawestiyam min ینی ئەرمانجان بوو کۆز بکەم کوردی وز بکەم ئینگلیزیشی پێت وایە بتانی بگەڕێیتەوە کتێبێکی تر بنووسی بە کوردی بێگومان زمانی کوردی خەباتا من دوێژەیە کوردی دە پڕ هەیە لە ئەڵمانیایی ئەست خەبتم لەگەل چەند ناوەندێن پاراستنا زمانی کوردی و خەباتێک مەلسەرڤەیەکی هەیە. بەڵێ باشە ئەمە پرسیارێکت لەسەر مەسەلەی داعش لێ بکەم بیرۆکەی داعش ئێستا ڕاستە لە ڕووی لەشکریەوە دەڵێن داعش شکستی پێهاتووە بەڵام دەبینین لێرە و لەوێ چالاکیەکانی داعش هەم لە سووریا و هەم لە عێراقیش بەردەوامیان هەیە تۆ پێت وایە داعش شکستی پێهات بێت؟ مخابن داعش نەهاتی شکەناندن ji ber ئەو تشتا کۆهشتیە داعش هەبت هشمەندیاوان هەیە ئەو سەدەمێن کۆ سەدەماوانە داعشێ چێبوو هین هەنە ینی وەکو نمونە ڕژیمێکی خراپ وەکو ڕژیمی ئەسەد ڕژیمێک خراپ وەکو ڕژیمی ئەردۆگان ئەو قەیس من هشمەندیا توندرە و یاکۆ هەیە دەڤەرێدە ئەو سەدەم هین جهێ خۆنە ڕاستە ئەم وەکو کورد ئەم سەرکەتن شەڕی لەشکری دە دژی داشێ لێ دهن ئالیێن دن دە ئەم سەر نەکەتنە دوابە خەبات بێتر وەرەکردن سەر وێنە ji ber vê yekê di sala 2017 de hate rakandin ku Daişê şikest li Musilê û li Iraqê û di 2019 de jî hat rakandin ku Daişê li Sûriyayê li nêzîdêra zorê li bajarokê Baghûzê hate şikandin ew rast e zemîn û xak ji bin kontrola wan derket lê ew hişmendiya tundra û li deverê hîn heye ku mumkin e gengaze di her rojekê de mumkin e Daişê ji nû re xwe bide ser hevdû êrîşan bike wekû çawa di heftiya borî de jî êrîş hatin kirin ser hêzên Kurdî. باشە بەڕای تۆ پێویستە چی بکرێتاوەکو ئەو بیرۆکەی تونڕەوی داعشە لە ناو کۆمەلگا لە ناو خەڵکانەمێنێت ئەرکەکە زەحمەتە دێل سەر ملێ ڕێخستنên civaka sivîl di deverê de ku çawa em bêjin Ewropî yê ku ji xwesteka wayê ev deradicalization çê bibe deverê yan Emerîkî jî bi vî çavî li deverê dinarin mixabin hikûmetê welatên deverê yên herêma Rojhilata Navîn
جوار نەگرنگە ژە ئەوروپیان و ئەمریکیان ڕەگرنگە کۆ ئەو هشمندیا تونندرە و نەمینە ji ber vê yekê diriya wan re û diriya rêxistinên civaka sivîl de diriya projeyên civakî de dikarin bikin armanc ji xwe re wê hişmendiya tundra û nehêlin li deverê kareke wê bandora wîna wê pir baş be lê encam jî nayên dîtin di salekê yan 2 salî yan 3 salan de ji ber nifşin bi temaya xwe hatin mezin bûn û mezinkirin di wê hişmendiya han de ew jî karê han sal jê re divên da ku em karibin dijî wê hişmendiya tundra û بەڵێ کاک مەسعود عەقیل زۆر زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە سپاس دەکەم جارێکی تر gelek spas ji we re ئایزان لێرەشدا هاتینە کۆتایی ئەم و توێژە تایبەتەمان تا کاتێکی تر لەگەڵ سڵاوی هێرۆ زەنگەنە هەر شاد و بەختەوەر بن